لە ساڵی 2010 یەکەم کۆمەڵە چیرۆکی سەلاحەدین دەمیرتاش بڵاو کرایەوە. من بە زۆیی ئەم کۆمەڵە چیرۆکەم سەحەر وەرجێڕایە سەر زمانی کوردی لەلایەن ناوەندی غەزەل نووسەوە لە سلێمانی چاپ و بڵاو کرایەوە. لەلایەن خوێنەرانەوە پێشوازیەکی باشی لێکرا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە لە پێشەنگای شاری سنای بۆ کتێب پڕفرۆشترین کتێب بوو لە هەولێر هەروە لە ماوەی هەفتەی یەکەمی بڵاوبوونەوەی سەحەر لە سلێمانی و لە هەموو کتێبفرۆشیەکان پڕفرۆشترین کتێب بوو، پێشوازیەکی زۆری لێکرا و پێم وایە یەکەم کتێبە کە ئەوەندە جارە بەو تیراژە زۆرەت چاپ بکرێتەوە بفرۆشترێت لە باشووری کوردستان. خوێنەران لێی ڕازی بوون، خوێنەرانیش دیارە بەڕێژەی هەندێک سەرنجیش هەبوو بێت، بەڵام بەگشتی خوێنەران لێی ڕازی بوون. دووەم کۆمەڵە چیرۆکی سەلاحەدین دەمیرتاش بڵاو کرایەوە بە ناوی دەوران. بە هەمان شێوە من بە زۆی کتێبەکەم بەدەستهێنا، دەستم کرد بە وەرجێڕان بە ماوەی کەمتر لە 15 ڕۆژ من کتێبەکەم تەواو کرد. ئێستا وەرجێڕانی تەواو بووە، تەنها چەند ڕێکارێکی ماوە و لە ڕووی یاساییشەوە هەموو ڕێکارەکان تەواو بوون لە دەستگای بەڵاوۆکی تورکی یاوەشانی تورکی ئیلەتیشم ڕێگەی دراوە کە لەلایەن ناوەندی ئەندێشەوە لە سلێمانی چاپ و بڵاو بکرێتەوە و لە ئێستاوە من پێم وایە زیاتر لە سەحەر خوێنەران چاوەڕێن و ئەم چاوەڕوانیەشیان تووشی خەیاڵ شکاندن نابن، چونکە پێم وایە ئاستی نووسین و وەرجێڕان ئاستی نووسین و چیرۆکەکان لە سەحەر بەرزترن بەو پێی کە سەلاحەدین دەمیرتاش دووەم کتێبیەتی وەکو نووسەرێکی ئەزمموی زیاتر کەڵەکە بێت و زیاترە بێت، ئەمەواکە کە باشتر بێت و ئەو ئەزمموی کە خۆشم هەیە لە نووسین و لە وەرجێڕان و لە ناو ئەدەبدا پێم وایە ئەم چیرۆکانەی سەلاحەدین دەمیرتاش زۆر کاریگەرترن لە چاو چیرۆکەکانی سەحەر و ئەزممودارانەتر نووسراون و بە زمانێکی بەرزتر نووسراون و قوڵاییەکی فەلسەفی و فکری و کۆمەڵایەتی و هەموو زانستە ئەوانەی کە ئەڕژێنەوە ناو دنیای ئەدەب لە خۆدای کۆ کردوتەوە کاریگەری باشیانە بێت و پێم وایە خوێنەرانیش دڵنیام چێژی لێ بین و بە کتێبێکی کاریگەری ئەزانن هاوشێوەی سەحەر. دیارە هەمومان سەلاحەدین دەمیرتاش بەو سیاسەتە ئەناسینەوە کە بەرگری لە چەساوەکانەکەوە، بەرگری لە مافکوراوەکانەکە، بەرگری لە هەموو ئەو نەتەوانەکە کە چەوسێنراونەتەوە کەب کراون لە تورکیا سەرکوت کراون. هەموو ئەمانە لە سیاسەتەکانی ئەودا لەو ڕاوتە سیاسی کە ئەو کاری لە تێداکات ڕەنجی داوەتەوە. لە نێو نووسینیشدا ئێمە بە هەمان شێوە ئەوە ئەبینین کە پاڵەوانەکانی سەلاحەدین دەمیرتاش لەم چیرۆکانە خەڵکی چەساون، گەنجی بێکارن، کەسانی ئەو مافخوراون لە تورکیا، ئەو ماڵباتانن کە هیچ مافێکیان نییە و لە ئاستێکی زۆر نزمی ژیان دەگوزارێنن و داهات و ئابوووریەکی خراپیان هەیە. بەگشتی ئەم کۆمەڵە چیرۆکە کۆمەڵە چیرۆکی چەساوەکانە، کۆمەڵە چیرۆکی نەدارەکانە کە لە تورکیا ئەکرێ هەموو پێکهاتە و نەتەوەکان هەموو ئەوانەی کە بوونەتە قوربانی ئەو سیاسەتانەی کە لەوێ پێڕەوە کرێ لەم کۆمەڵە چیرۆکەدا خۆیان ببیننەوە و ئەوەی جێی سەرسامیە بۆ من و جێی دڵخۆشیشە و پێشم وایە کە دەبێ ئەدەب بەو ئاراستەیەدا بڕوە ئەوەیە کە ئەم کۆمەڵە چیرۆکە کە سەلاحەدین دەمیرتاش نووسەرەتی ئێمە ئەزانین کە زۆر کەس لە زیندان کە ئەکەوێتە زیندان باس لە مەینەتی و چەرمەسەری خۆیەکە، باس لە ڕۆژان و شەوانی خۆیەکە لە نێو زیندان چۆنی بەسەر بردەوە، بەڵام سەلاحەدین دەمیرتاش باسی خۆی ناکە، باسی خەڵکی ترەکە، باسی چەساوەکانی دەرێ ئەکە، باس لە زیندانەکانی دەرەوەکە نەک ئەو زیندانێکی خۆی تێدایە، باسی مافخوران و بێدەرەتانی خەڵکی دەرەوەی زیندانەکە کە پێم وایە زیندانێکی گەورەترە. ئەمە بۆ من زۆر جێی سەرنج بوو. من تاوەکو ئێستا 8 کتێبم هەن بە وەرجێڕان و بە نووسینی خۆم. یەکەم کتێبم کۆمەڵە چیرۆکی پەنجەکان شتێک دەڵێن لە ساڵی 2013 بڵاو کرایەوە. دواتر نژابات لە کورمانجیەوە گواستمەوە سەرزارەوەی سۆرانی شێوەزاری سۆرانی
دواتر ڕۆمانی قیژەم نووسی پاشان سەحەری دەمیرتاشم وەرجێڕایە سەر زمانی کوردی. دوای ئەویش ڕۆمانی نائارامی کە زولفولی ڤانەلی نووسیویەتی. ئەم ڕۆمانە باس لە فەرمان و چەسانەوە و کۆمەڵکوژی ئەو فەرمانی کە بەسەر ئێزیدیەکان داهاتە لە ماوەی شەڕی داعش باس لەو کارەساتە ئەکا. دواتر ڕۆمانەکان و کۆمەڵە چیرۆکی تری لە کورمانجیەوە بۆ نمونە ژنانی نهۆمە بەرزەکانی حەلیم یوسف لەگەڵ 99 موروی پەرش و بڵاو. دواتریش ئێستا ئەوە دەورانیش تەواو بوو. جگەل لە دەورانیش من کارم لەسەر ڕۆمانێکی تریش کردووە کە تەواو بووە بەڵام هێشتا چاپ نەبووە. سێ کچەکەی حەوا ڕۆمانێکی ئەلیف شەفەقە و چەند کتێبێکی تریش هەن کە کاریان لەسەرەکەم بۆ داهاتوو.